ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لە باسی ڕۆژ لەگەڵتانم. ئەم جارە لە باسی ڕۆژ باس لە هەوڵەکانی لایەنەکان بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان دەکەین. پاشەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دەرەنجامی ڕاگەیاند و ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان دەرەنجامەکەی بە فەرمی پەسەند کرد. یەکەمین دانیشتنی پەرلەمانی کوردستانیش بۆ سوێن خواردنی پەرلەمانتاران لە بارگای پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو. ئێستا باسی هەوڵی لایەنەکانە بۆ پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم جارە لە باسی ڕۆژ بەرچاوڕوونیتان پێدەدەین سەبارەت بە هەوڵی لایەنەکان بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان. کاگومێت سوێندی یاساییتان خوارد. ئێستا باسی ئەوەیە کە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بهێنرێت وەکو پارتی بەنیازی چی؟ بەڵێ ئێمە پێمان وابوو و نیەتی پارتی وابوو لەگەڵ ڕۆژی سوێند خواردنی یاسایی ئەندامانی پەرلەمانی کوردستان بتوانین بە پێی ڕێکارە پەیڕەویەکان دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش هەڵبژێرین و دوجار کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانمان هەڵبژارد هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەت خێراتر و باشتر دەبوو. بەڵام بەداخەوە بە پێی واقعی لە هەرێمی کوردستان هەیە ئێمە ڕێککەوتنی پێشوەختەمان نەبوو لەگەڵ هیچ لایەنێک و هیچ لایەنێک تێگەیشتنێکی هاوبەش لە نێوانماندا دروست نەبوو تا بتوانین دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرین. ئێستاش پێمان وایە ئەو ماوەیە نابی زۆر بخیانێت دەبێت لە چەند ڕۆژێک ڕەت نەداتن. ڕاستە خۆمان وابەستەی کات نەکرد کە کاتێکی دیاری کراوە هەبیتن، بەڵام هەموو جهدی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ئەوەی لە زووترین کاتدا ئەو تێگەیشتنە هاوبەشە دروست ببێتن دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرن. هەندێک جار پارت و لایەنەکانی دیکە بەدەر لە یەکێتی بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی ئاماژە بۆ ئەوە دەکەن کە تێگەیشتنێک لە نێوان پارتی و یەکێتی هەبێ، ینی سەردانی شاندی پارتی لە داهاتوودا یاخود یەکێتیش تەنیا ینی گفتوگۆیەکی ئاسایی. ئەو تێگەیشتنە ئەگەر گەڕانەوە بیتن بۆ ئەو خەلفێت و ڕابردووی کە پێی دەگوتری ڕێککەوتنێکی ستراتیژی لە نێوان پارتی و یەکێتی هەیە کە بمانەوێتن مفاوزاتی لەگەل نەکەین، گفتوگۆی لەگەل نەکەین بۆ پێکهێنانی حکوومەت بۆ دابەشکاری پۆستەکانی پەرلەمان. گفتوگۆکان بە کراوەیە لای پارتی بە ڕوئیایەکی کراوە، بە دیدگایەکی کراوە. بەو 45 کورسیە کە هێناومانە بەو شێوازەنا کە خەڵکێک پێی وابیتن پارتی بە تێگەیشتنێکی نیانتر بەرپرسانەتر لە پێناو بەخشینەوەی ئارامی، لە پێناو حکوومەتێکی بەهێز، لە پێناو خۆشگوزەرانی هاوڵاتیان، لە پێناو چاکردنی موچەی فەرمانبەران، لە پێناو هەموو ئەو بابەتانێک کە بابەتی گرنگی هاوڵاتیانی وڵاتی ئێمەە پارتی هەنگاو دەهاوێژی ئومێد دەکەین بەو تێگەیشتنە هەنگاوەکانمان استقبالی بکرێتە. باشە، بۆ پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چێ بەربژێری پارتیە کە ببێت بە سەرۆکی حکوومەتی داهاتوو و سەبارەت بە پۆستەکان سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان ئایا پارتی بە پێی ئیستحقاقی هەڵبژاردن ئەو پۆستانە داوا دەکات یاخود بە پێی ڕێککەوتن؟ تایبەت بە بەربژێری پارتی دیموکراتی کوردستان ئەو ڕەئیە عامەی کە هەمیشە قسەی لەسەر دەکرێتن لە ناو پارتی تا ئێستاکەوەی باسی لێوە دەکرێتن ڕێزدار نێچیروان بارزانانی جارێکی دیکە بۆ پێکهێنانی حکوومەت، بەڵام بە بڕیاری نهایی کە لە ماوەی 1-2 ڕۆژی دیکە سەرکردایەتی مەکتەبی سیاسی پارتی کۆ دەبێتەوە. ئەو کات بە شێوەی فەرمی پارتی ئەعلان دەکاتن چێ کاندید و ڕاستپێدراوی پارتی دەبیتن بۆ پێکهێنانی حکوومەت. تایبەت بە دابەشکردنی پۆستەکان یاخود سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمان، ئێمە کە دەڵێن قۆناغی پەنجامان بەڕێکرد، قۆناغی بنکەفراوانیشمان بەڕێکرد، کەواتە دەبێ مۆدێلێکی تازەی باو کە لە دنیادا باوە ئەوە بێنینە وجود. ئێمە وەکو پارتی ئەوە بە ئیستحقاقی خۆمان دەزانین لەسەر چەند ئەساسێک. یەک، لە دنیای پێشکەوتوو هەردوو پۆست دەمێ بێمە سەر ئەو لە دنیای پێشکەوتوودا هێزی یەکەمی براوە کە تەحالف لەگەڵ هێزی دووەمیان سێمیان چەند هێزێکی دیکە دەکە بۆ تەکمیلەکردنی نیسابی یاسایی ناو پەرلەمان دێ پۆستەکان بۆ جۆرە دابەش دەکرێتن. هێزی یەکەم پۆستی یەکەمی پەرلەمانی دەباتن، پۆستی یەکەمی حکومی دەبات. ئێمە بە حەقی خۆمانی دەبینین وەکو پارتی بەڵێ سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان لە ئێمە بیتن.
بەس دوجار ئەوە دەگەڕێتەوە سەر وەرەقەی مفاوەزاتی نێوان ئێمە و لایەنەکان دەگەینە چ ڕێکەوتنێک چ سیغەیەک لەسەر ڕێک دەکەوین ئەوە جێر دەهێڵدرێ بۆ شاندی باڵای پارتی کە گفتوگو لەگە لایەنەکان دەکات چونکە پێویستمان بەوە هەیە کابینەیەکی دیکەی حکوومەتێکی دیکەی نوێ هەم ئاوڕدەرەوە و وەڵامگۆی خواستەکانی جەماوەری کوردستان بیتن هەمیش بۆ کێشەکانمان لەگەڵ بەغدا و گفتوگۆ و پێکهاتن تێگەیشتنەکانی کە لەگەڵ بەغدا و نزیک بوونەوەکانی دروستیش بووە کابینەیەکی دیکەی حکوومەت تعامل لەگەڵ هەموو ئەو کەیس و مەلەفانە بکات کە کێشەن لە نێوان ئێمە و بەغدادا و لەگەڵ ئەوەشدا باشتربوونی دۆخی ژیان و گوزەران و موچەی فەرمانبەران و بازاڕ و بەکارخستنەوەی پرۆژەکان و هەموو ئەوانە دەخوازیتن حکوومەتەکە لە زووترین کاتدا پێک بێ تێگەیشتنی ئێمە نیەتی فراکسیۆنی پارتیش ئەوەیە لە زووترین کاتدا ئەو هەنگاوانەمان ئەنجامی هەبێتن و هەموو لایەک ئومێد دەکەین بەو تێگەیشتنە نیشتیمانیە بتوانین بە پیر هەنگاوەکانی پارتیەوە بێن. دەچینە لای دووەم براوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەوش فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانە پێم وایە کاک عەباس فەتاح پەرلەمانتاری کوردستان لە ژوورەوەیە چۆنن باشن ئەحواڵتان باشە سواس مەمنون کاک عەباس باشن بەخێر بن ئێوە چۆنن زۆر سپاس با لەوە دەست پێ بکەین ئێمە پێمان باشە بزانین پرۆژە و کارنامەی یەکێتی بۆ پێکهێنانی حکوومەت چیە یەکێتی بەنیازی چی وڵایەتی نەی شاردۆتەوە کە بەشداری پێکهێنانی حکوومەت دەکا بەڵام پرۆژەکە دەبێت لە پێشەوە پارتی دیموکراتی کوردستان چکەوان ڕادەسپێردرێن بۆ پێکهێنانی حکوومەت وان بێن دانیشتن کردن بزانین پرۆژیان چی ئەو کاتە دەتوانێت یەکێتی قسەی خۆی بکە باش ئێستا قسەی زۆر لەسەر پۆستەکانە پارتی زۆر جار بازدەوە دەکات ئەوان ڕازێنین 50/50 هاوشێوەی ڕابردوو حکوومەتێکی لەم شێوەی پێک بین و بنکەی فراوانیش ڕەت دەکرێتەوە یەشێتی چاوی لە چ جۆرە مۆدێلێکی حکوومەتە وەڵا ئیتر بنکە فراوان یان حکوومەتی 50/50 نەماوە ئەوە پارتی ڕادەسپێردرێ ئەو کاتە گفتوگۆکانی لێوان لایەنە سیاسیەکان و ئێمەش وەکو یەکێتی داوای مافی حیزبەکەی خۆمان بە پێی ئێستحقاق خۆمان دەکەین ئەو کاتە نەتیجە دوایی دەستپێکردنی گفتوگۆکان پێچێ باشتر دەربکەوێت ئێستاکە ناتوانین ئێمە یەکسەر قسە لەسەرەوە بکەین کە ئێمە ئەم بەشەمان دەوێیان ئەم بەشەمان دەوێت با بزانین پارتی بەرنامەی چیە ئەو کاتە قسەی خۆمان باشە بەڵام یەکێتی دەڵێ دەبێت مامەڵە لەگەڵ یەکێتی بکرێ بە پێی خەباتی مێژووی خۆی ئێستا سیاسەتی یەکێتی گۆڕاوە ینی کەوایە بە پێی ئیستحقاق ڕازی دەبێت یەکێتی پۆستی سەرۆکی حکوومەت پۆستی سەرۆکی پەرلەمان بۆ پارتی بێت با گفتوگۆکان دەست پێ بکەین ئەو کاتە قسەی کات خۆی قسەمان دەبێت لەبەرەوەی پێم وتی ئێستا نازانین پرۆژێ و بەرنامی پارتی چیە بۆ پێکهێنانی حکوومەت و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە قسەی خۆی کرد و کاتێمەش قسەی خۆمان ئامادەی و سەرکردایەتی بێگومان هەم کۆبنەوەی خۆی کردووە قسەی لە سەم بابەتە کردووە هەم کۆبنەوەی تر دەکات بۆ دیاریکردنی کەسەکان و پۆستەکان کە پەرلەمانتارێکی پارتیە پێشتر سەرۆکی فراکسیۆنی پارتی بووە باسدەوە دەکات دەڵێ ئێمە چاومان لەوەی بە پێی ئیستحقاق سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەت لە پشکی پارتی ئەگەر مەسەرە چاولێ بوون بێمە چاومان لێ سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان بۆ ئێمە بێ ئەمە دەبێت لە وڵاتی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو دنیا جیاوازە ینی ئەمە ڕاستیەکە نابێت لە خەڵکی بشارینەوە پێکهێنانی حکوومەت لە هەرێمی کوردستان لە حکوومەتی هەموو دنیا جیاوازترە لەبەرەوەی واقعەیەک لە هەرێمی کوردستان هەیە کۆمەڵی قۆناغی تێپەڕاندووە قۆناغی شەڕی ناوخۆی تێپەڕاندووە قۆناغی دوو ئیدارەی تێپەڕاندووە هەتا ئەم کاتی ئێستاش ناکرێت ئەم ڕاستیە لە خەڵک بشارینەوە کە شکلیەتێکی دابەشی ناوچەی هەیە لە بینی لایەنەکان لەبەرەوە دەبێت ئێمە ئەگەر بمانەوە حکوومەتێکی سەرکەوتوو بێ بتوانین ئەو حکوومەتە ینی ڕاستەوخۆ ئیدارەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی هاوسەنگ بدا دەبێت یەکێتی و پارتی لە پێشەوە گفتوگۆی جددیتر و پشتیواری جددیتری حکوومەتەکە بکەن ئەمە واقعەکە بەڵام لێرە مەبەستم بەو مانایانە لایەنەکانی تر هامیش کرێن یان گرنگجان پێ نەدرێ هەر لایەنێکە گەریە کورسێشێ بە پێویستە گفتوگۆی لەگەر بکرێ و پشتیوان بێ بۆم حکوومەتە چ دێتە ناو حکوومەتەکە چ دەبێتە ئۆپۆزیسیۆن باش پێ دوایە پۆستێک بۆ یەکێتی گرینگە یەکێتی ئەدای لە حکوومەت بێ زێدەتر باشتریان لە پەرلەمان پێویستە لە هەردووچان لە هەردووچان بەڵام پێشتر ئێوە پۆستی جێگری سەرۆکی حکوومەتتان لە دەست بوو لە داهاتووشدا چاوتان لە هەمان پۆستە
بێگومانەوە ئێمە هێزی دووەمین لە هەرێمی کوردستان هێتراگە سەرۆکی حکوومەت نەبێت زیێگری سەرۆکی حکوومەتەوە ئەستەقاقیەکێتی ئەوە خۆ تر شتێکی شاراوە نیست هێزی دووەمین لە هەرێمی کوردستان بێگومان دەبێ دەسەڵاتی دووەمیش بۆ یەکێتی نیشتیمانی بێت. باش چێ بربژێرە لە نەوێشێتیدا بۆ ئەو پۆستە ئایا هەر قوبات تاالبانی بربژێرە ئەما پەیوەندی مەسەرەن کاندیدکردنی هەر پۆستێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کۆمیتەی سەرکردایەتی دیاری دەکات. ئەگەر کەسەکە دیاریش کرابێ ناڕاستە خۆ بەڵام ڕانەگەاندراوە لە کاتی خۆی کە گفتوگۆ دەستی پێکرد کۆمیتەی سەرکردایەتی بربژێرەکەی ئامادەیت ڕای دەگەێنێت. سەرۆکی فراکسیۆنی بستنەوەی گۆڕان لە ژوورەوەیە کاک عەلی سڵاو ڕێز چۆنن باشن حەڵتان باشە گەلێک سوپاس کاک عەلی سوپاس بۆ ئەو دەرفەتە بە لە هەوڵەکانی بستنەوەی گۆڕان بۆ پێکهێنانی کابینەی نۆیمی حکوومەتی هەرێمی کوردستان دەست پێ بکەن لە نێوە خۆیدا بستنەوەی گۆڕان دەستی بە توێش کردووە بۆ ئەوەی بەشداری لە کابینەی داهاتوو بکات یاخودنا بەخێر بێن بە دڵنیاییەوە ئێمە ئەندامانی جواتمان هەیە کە نوێنەری هەموو قەزاکانی تایە و بەرپرسی ژوورەکانی بزوتنەوەی گۆڕانی تایە ئەوان لە ماوەی ڕابردووە ڕاپرسی گفتوگۆ و توێش دراسەیان کردووە و ئێمە لە فراکسیۆن گفتوگۆ و دراسەمان کردووە کە فراکسیۆنی گۆڕان بەشێکە لە جوات نوێنەری هەیە لە جواتە جواتی نیشتیمانی لە چەند ڕۆژی ئایندا بێگومان گۆڕان قەراری خۆیەدا لەو بارەیەوە بەڵام بزانین هێزی یەکەم پرۆگرامەکەی چییە؟ بەرنامەکەی چییە؟ لای ئێمە گرنگتر لە پۆست بەرنامەی حکوومەتەکەیە ئەم حکوومەتە چی پێ بۆ چارەسەری قەیرانی دارایی بۆ ڕێخستنی هێزی پێشمەرگە و بەدامەزراوەی کردنی بۆ بەدامەزراوەی کردنی کەرتینەوت و تا دواتر وایە ئایا ئەمە بە جەدوەلێک و بە خشتێکی زەمەنی جێ بێتەوە یاخود جێی نابێتەوە ئەم بەشەی حکوومەت بەرنامەی حکوومەتی وادارین جیاواز بێ لە ڕابردوو ئێمە لە حکوومەتا بین یا لە معارەزا بین کۆمەڵی ئەم جارە کۆمەڵی ئامانجی دیاریکراومان هەیە بۆ ئامانجانە کارەکەین لە ئۆپۆسیۆنا بین فشار و کار و خەباتی مەدەنیمان بۆ ئامانجەیە و لە دەسەڵاتاش بین هەنگا و گفتوگۆ و ڕێکەوتن و مفاوەزات و ئیشی مەیدانیمان لەناو حکوومەتە هەر بۆ ئامانجەیە ئایا بۆم ئامانجانە ئەگەین بەیەک یاخود ناگەین بەیەک ئەو جا مەرحەلەی دووەم ئەچیتە سەر موناقەشەی پۆست و استحقاقی انتخابی باش پێشتر قسە زۆر لەسەر ئەوە دەکرا کە زۆرینەی ئەندامانی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ئەوەن ئەم جارە بەشداری لە کابینەی داهاتووی حکوومەت بکەن ئەم ڕەئیە هەر بەردەوامە بێگومان ئەم ڕای ئێستش پێرێ دیسانەوە کۆبوونەوەی بەرپرسی قەزاکانی ئێمە کراوە و بەردەوام لە کۆبوونەوەی ڕێی جیاوازیە بەشێکیان پێیان وایە بچۆرە حکوومەت ئەو بەرنامەی کە قەناعەتی پێێتی بۆ ڕێخستنەوەی هێزی چەکدار و بۆ باشکردنی گوزەرانی خەڵک و بۆ بەدارای بڕۆ لە بەرنامەی حکوومەتەکە دیاریکە و ئەگەر بەشێکیشی جێبەجێکرێ بڕۆ لە حکوومەتەکار بۆ جێبەجێکردنیکە هەندێک خەڵکیش پێی وایە هیچ ناکرێ ئۆپۆسیۆن بیت ئۆپۆسیۆنێکی بەرهەڵستکاربی تا ئێستا ئەمە بەڵام لە نەتیجای ئێمە زۆرینە قەرار لەبارەی ئەمەوەدا ئەوەی کە گرنگە مفاوەزاتە دوو مؤسسەی گەورە هەن یەکێکیان پەرلەمانی کوردستان ئەوەی دیکەش حکوومەتی هەرێمی کوردستانە بە بۆچوونی عەلی حەمەد ساڵح بزوتنەوەی گۆڕان ئەگەر لێک تێگەیشتنی هەبوو لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆ پێ براوەی هەڵبژاردنە زێدەتر پشکی لە کامە لایەن هەبێت باشترە لە پۆستە سیادیەکان سەرۆکی پەرلەمان بە دڵنیاییەوە هەردوو لا گرنگن پەرلەمان دەسەڵاتی تشریع کۆمەڵێک قوانینی گرنگ هەیە لەم خولا لە زمنیانە ئێمە لامان گرنگێک دۆسیی دەستور و یەکلایکردنەوەی ئەو گرفتەی کە ناوی سەرۆکایەتی هەرێمە ئەمە کۆمەڵی قانونی زۆر گرنگمان دیاری کردووە لە مافی نەخۆشەوە بۆ بەدامەزراوەی کردنی کەرتینەوت وە کێشەی موچە و عەدالەت لە موچە تا دواتر ئەمە لە پەرلەمان ئاکرێ و بەشێکی تریشی واقعەکەیە دەسەڵاتی تەنفیزی لە کوردستانە عەمەلیەن لە ناو خەڵکە ئیشی باشتری پێکرێ جاروایەت وە قانون دەرەکەی جێبەجێ ناکرێ بەڵام ئەگەر خۆت لە دەسەڵاتی تەنفیزیە حوزوڕێکی بەقوەتت هەبێ ئەتوانی باشتر یاساکان جێبەجێکەی بۆیە ئێمە تەرکیزێکی جددیمانە بێت لەسەر دەسەڵاتی تەنفیزی باش میدەی بزوتنەوەی گۆڕان ئاماژەی بەوەدا بوو کە
هەوڵێک هەیە لە نێو یەکێتی پارتی ڕازی بکرێت بزوتنەوەی گۆڕان لە کابینەی داهاتووی حکوومەت بەشداری نەکە. ئێمە خۆمان ئەومان بیستوتەوە بە معلوماتی دقیق کە خەڵکە بۆی لە یەکێتی ئەم جۆرەی لە قسەی لەگەڵ پارتیا کردو. ئێمە لامان گرنگ نییە یەکێتی چیڵێ، ئێمە نە لەبەر یەکێتی ناچینە حکوومەتەوە نە لەبەر پارتیە چینە حکوومەتەوە. ئێمە ئەگەر چوونمان ئەگەر بچینە حکوومەتەوە پرۆگرامێکمان هەیە کە پێمان وایە درێژکراوی ئەو بەرنامەی لە 2009 ئێمە لە سەریدا ئێمە 2009 شەر باسی ڕێخستنەوەی هێزی چەکدارمان کردووە، باسی بەدامەزراوەی کردن نەوتمان کردووە، باسی دەستوریکی باشمان کردووە بۆ وڵاتە، باسی سەربەخۆی دادگاکانمان کردووە. بێگومان ئەگەر بچینە حکوومەتەوە هەر بۆم بەرنامەیە چین و هیوادار نەمەیسە قەناعەتی لایەنەکانی تریش بێت، چکە دەرکە و هەر یەکێ لیوا و فەوج و هێزی تایبەت بەخۆیە بێ هەموو لە حەزەی ئەم وڵاتە ئەگەری بەریەکەوتن هەیە، ئەگەری فرۆشتن هەیە، هەموو ئەگەرێکی لە بەردەما. بەڵام ئەگەر هێزێکی نیشتیمانی چەکدارمان هەبوو بۆ نمونە لە ژێر قیادەیەکی دیاری کراوە بێت، بێگومان ئەمە گەرانە ڕوونادا. بۆیە دەرکەوم دیدانی ئێمە دیدی دروستن و دیدی شخصیش نین، هەمووی مەسلحەتی میلەتەکەمانی تایە. ئێمە ئێستش کاکامەران لە دەسەڵات بین یا لە ئۆپۆزیسیۆن بین هەمان ئامانجمان هەیە، بەڵام ڕەنگە ئەو کاتە بە ڕێگای جیاواز بە فۆرمی جیاواز ئەمە دەربڕینمان هەبێ بۆ ئامانجەکانی خۆمان. زۆر باش. مۆدێلی داهاتووی حکوومەتی هەرم بەدەر لەوەی کە بزوتنەوەی گۆڕان لە کۆتاییدا بڕیاری بەشداریکردن مداری یاخود نەدا، پێت وایە مۆدێلی 50 بە 50 یاخود بنکەفرا خۆی مۆدێلی 50 بە 50 نابێت بۆ هەر لە سەرەتای خولی ئایندەی پەرلەمان ئێمە جاران ئەمە یەکێک بوو لە دەستکەوتەکانی تری گۆڕان لا من گرنگ یەکێتی حکوومەت تەشکیلە کە کامیان زۆری نەنە دووشتمان ئێمە نێشت کاکامەرە. ئێمە زۆر دژی 50 بە 50 بووین. یەکەم ئەو مەعاملەمان نێشت لە بەرام سەرۆکاتی هەرێم بەرامبەر بە کۆمارە هاکرا. خەڵکوتی بۆ دامەزراوی سەرۆکاتی هەرێمتان هەڵپەسارێکی لەوانە ئەوە بوو تۆ سەرۆکی هەرێم بە سەرۆک کۆمار بە ئەی خەڵک ئەی بەرژەوەندی گشتی چیتیا دوو جاران سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بێکەوە تەکلیفەکان بۆ پێکێنانی حکوومەت. سەرۆکی حکوومەت بە تەنیا تەکلیفەکرێ و ئێمە لامان گرنگە خولی پێشوو 24 کورسیمانە بوو هەمان قسەمان کرد، وتمان کورسی پەرلەمان پێوەربێ. ئێستا 12 کورسیبانەی هەرەڵێن کورسی پەرلەمان پێوەربێ. ئێستا پەیوەندی پارتی و بزوتنەوەی گۆڕان چۆنە؟ ئایا کەش و هەوایەکی وا دروست بووە کە متمانەیەکی باش لە نێوان هەردوو پارت گەڕابێتەوە و بەیەکەوە ئیدارەی هەرێمی کوردستان بکەن؟ من پێم وایە ئێمە و پارتی هەردوو لامان تا ڕادەیەک باشتر یەکە ناسینەوەیان خۆیان زۆر بە سەراحەت و تویانە گۆڕان ئەوەی بەدەمەیڵێ ئەوەی لە کۆبوونەوەکان نایڵێ بە عملی شار ئەوەکە ئێمە شتی شاراوە نهێنیمان نییە. ئێمە لەگەڵیشیانە خۆشیان دڵنیا بوونەتەوە لەمە و ئێمەش دڵ ئەزانین ئەوان چیانەوێ، ئەزانین ئەوان چیانەوێ، ئەوان شەزان ئێمە چیمانەوێ. ئێمە لە کۆبوونەوەکان هەمان بە هەمان سەراحەتەوە قسەیەکەین و ئەوەی کە ئەمانەوێ لە پرۆژەیەەکە بۆ ئایندەی ئەم هەرێمە ئێمە دیفاع لە پرۆژەکەکەین. ئەگەر لە حکوومەتا بین بە دڵنیاییەوە دیفاع لە شخص ناکەین، دیفاع لە کەم و کورتی حکوومەتیش ناکەین، بەڵام دیفاع لەو بەرنامەیەکەین کە ڕێکەوتون لەسەری بۆ حکوومەتەکە. زۆر باش. وامە بە عملیشە سەلمێ. دوا پرسیارم ئەوە دەبێت لە پێشوودا ئێوە هەندێک تەحەفوزتان هەبوو لەسەر ناوی چەند وەزیرێک. ئایا بۆ پێکێنانی کابینەی داهات و بزوتنەوەی گۆڕان تەحەفوزی لەسەر ناوی وەزیرێک کەسایەتیەک دەبێت؟ طبعاً ڕەنگە ئێمە باشتر وایە دروستتر وایە ئەو لایەنەی کە حکوومەت خۆی پێکێنیە ئیسیفادەی لە کەم و کورتی و گەندەڵی و پۆخڵەواتی ئەو وەزیرانە کردەبێ پێشووتر لە حکوومەتا بوو. معقول نییە پارتی دیموکراتی کوردستان کە خۆی لە حکوومەتایە موسساتی هەبووە نەزانێت کام وەزیرەی گەندەڵ بووە، کام وەزیرەی خۆی دەوڵەمەند کردووە، کۆمپانیایە بووە کە سوکارەکەی دەوڵەمەند کردووە بێنێتەوە بۆ حکوومەت. ئەمە هەر بۆ دەنگدەرەکانی خۆی، هەر بۆ احترامکردنی دەنگدەرەکانی خۆی ئێمە پێمان وایە، پێمان باشە، بەڵام پێت وایە باوا دەری بڕم پێمان وایە، پێمان باشە ئەو وەزیرانەی کە نموزەجێکی خراپیان هەبووە دیکۆمنتیان لەسرە خەڵک باش باسییان ناکە پێویست ناکات بمێنەوە. ئەو سەبارەت بە زوتنەوەی گۆڕانیش وەزیرەکان ئێمە هەر وەزیرێک دیکۆمنتی لەسەر بێت، دیکۆمنتی لەسەر بێت با ببرێتە دەستەی نەزاها، با برێتە دادگا کە حەق نییە ڕێگەی پێ بدرێت لە حکوومەتا بەردەوام بێت. بەڕێز علی حەمەد ساڵح سەرۆکی فراکسیۆنی زوتنەوەی گۆڕان زۆر سوپاس بۆ جەنابەت.
نهۆم بە نهۆمی باڵەخانەی پەرلەمانی کوردستانمان بەسەر کردوتەوە ئێستاش هەوڵ دەدەین بچینە بارگەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە حەف کورسی لە نێو پەرلەمانی کوردستان هەیە پاشەوەی فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و بزنەوەی گۆڕانیشمان بەسەر کردەوە ئێستا دەچینە لای فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پەرلەمانتارەکانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی وڵاتە کامران بەخۆی بە خۆدا ئاگاداری کە یەکەم کۆبوونەوە ئەنجام درراوی دی بەکراوی ماوەتەوە تا ئێستا کۆبوونەوەی دوم نەکراوەوە سەرۆکایەتی هەڵبژێردرێ و دیژانەکان دابەش بکرێ بۆیە پەرلەمانتارەکان مولزەم نیکن بێن داوام بکەن. یەکگرتووی ئیسلامی کوردستان هەردوای ڕاگەیانی دەرەنجامی هەڵبژاردن بە شێوەکی فەرمی باسی لەوە کرد کە ئەوان ئامادەنین بەشداری لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین ئێمە دەمانەوێت تاوتوێی ئەو بابەتە بکەین کە ئایا فراکسیۆنی یەکگرتوو بەردەوامە لەسەر هەڵوێستەکەی خۆی یاخودنا ئێستا لە بارگەی فراکسیۆن سڵاو و ڕێز خاتون چۆنن باشن حاڵتان باشە هیچ لە ئەندام پەرلەمانێک سەرۆک ئەوڕۆ نهاتوون کەسیان لێرە ئامادەن باش زۆر سوپاس دەستان خۆش. سڵاوتان لێ بێ ماندوو نەبن سەبارەت بە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە چاوەڕێی چی دەکەن لە حکوومەت کاکە ئێمە لەو حکوومەتە نوێی داوا لە ئەو پەرلەمانتارانەی خۆمان دەکەین وەکو پارتی براوە یەکەمە لە پەرلەمانی کوردستان دەبی زیاتر خزمەتی هاوڵاتیان بکە و پەرە بە ئەو خەڵکە بدا لەبەرەوەی بەدەنجی ئەو خەڵکە چوینە ناو پەرلەمانی کوردستان و هیوادارین ئەوانە تەخسیری دو خەڵک نەکەن و خزمەتی خەڵکی بکەن و لە جارێری دیش باشتر بن. سەبارەت بە کابینەی داهاتوو پێت باشە یەکێتی و پارتی بەیەکەوە بن بزوتنەوەی گۆڕان ئیسلامیەکان بەشدار بن هەموو حیزبەکان با بەشدار بن بەس ئیشی لە هاوڵاتیان بکەن ئیشکاری و خەچ بینەوە کرێتی نێرن کابرا مەعاشان تاخی دەبی بەس ئەخراپە بە مەعاشەکەی چاکەن دۆزی لە بەرچخانە بێندا پێت باشە هەمویان بەیەکەوە بن یان حکوومەتەکە تەنیان لە نێوانی یەکێتی و پارتی پێک بێنرێت پێم باشە هەر هەمویان بەیەکەوە بن چونکە بەیەکەوە جوانن بەڵام بە شێوەیەک بێ مەسەلەن ئێستا پارتی 45 کورسی بەدەستێناوە بە جێرەی ئیستحقاقی 45 کورسیەکە لە پەرلەمان حکم بکە و چاکردنی بژێوی ژیانی خەڵک ئەولەویەتی ئیشی پەرلەمان بی سڵاو و ڕێز بۆ کەناڵە بە ڕێزەکەتان من وەکو قوتابیە کە دەرچووم لە پەیمانگا یعنی تا ئێستا من داواکاریم لە حکوومەتی هەرێم ئەوەیە کە کابینەی هەشتم دادەمەزرێ داواکاریم ئەوەیە کە گەنج دابمەزرێن بۆ پێکهێنانی کابینەی نوێنبی حکوومەتی هەرێمی کوردستان لەم بەدوادا چوونەماندا ڕای بەشێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان زانی و هەروەها ڕای بەشێک لە داخوازی وستی هاوڵاتیانی هەرێمی کوردستانمان زانی کە بەپێی دەرەنجامەکان بۆمان دەرکەوت داخوازی وستی هاوڵاتیانیش خۆی لە حکوومەتێکدا دەبینێتەوە کە بتوانێت حکوومەتێکی خزمەت گوزار بێ و حکوومەتێک بێت لەسەر تەواوی قەیرانەکانی ڕابرد و زاڵ بێت تا باسێکی تر بەخواتان دەست بێت.